يا رب العالمين. خدایە دیداری پاپام بۆ ئاسان بکە، هیچ نەبێ لە دووریشەوە بێت ببینم، وەک چۆن لە تەلەڤیزیۆنەوە بینیومە کە خەڵک لە پەنجەرەکەەوە پاپا دەبینن. ئێمە خەون بەوە دەبینین کە پاپا لە دووریشەوە بێت ببینین، چونکە زەحمەتە بگەینە لای. یەکێ لە خۆزگەکانمەوەیە پاپا ببینم کە دێتە عێراق و هەولێر. ئینشاءالله خۆی گەورە ئاسانی بکەین. اسمي أرتيميس ناوم ئارتەمیز یعقوب ئەفرامە. ساڵی 2010 لە هێرشی سەرکەنیسەی سەیدە نەجات لە بەغدا فادی کوڕم گیانی لەدەستدا. پاشان هەڕەشیان لە کوڕەکەی دیکەم کرد. بۆیە بە بنەماڵەوە بەغدامان بەجێشت و لەو کاتەوە تاوەکو ئێستا لە کوردستان دەژین. پێش ساڵی 2000 ئامادەکاری دەکرا بۆ ئاهەنگەکانی تێپەڕینی 2000 ساڵ بە سەراتنی ئاینی کریستیان. دەبوو ئاهەنگەکانی کەنیسەی کاسۆلیکی لە ئووری کلدانیەکان بەڕێوە بچێت کە بابە گەورەمان حەزەتی ئیبراهیم لەوێەوە سەری هەڵدا. لە هەموو دیانەتەکان نەبی ئیبراهیم مەکانێکی تایبەتی خۆی هەیە. ئەو کات پاپا یوحەنا پۆلسی دووەم زۆر حەزی دەکرد لە کاتی ئاهەنگەکە لەوێ بێ، بەڵام نەکرا. بەهۆی گەمارۆی ئاسمانی بەسەر عێراق ئەو کاتی سەردانەکە نەکراوە، بەهۆی ئەو سیاسەتی ڕژێمی ئەوسای بەعەز. كانت هناك عدة محاولات. هەوڵێکی زۆر درا بۆ ڕێکخستنی سەردانی پاپای ڤاتیکان، لەوانە چەند هەوڵێک لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراق لە پێش 2003. لە دوای 2003 دیسان چەند جارێک هەوڵی بۆ درا، بەڵام هیچیان سەریان نەگرت. بەڵام هەر لە پلاندا مابوو، هەمیشە ئەوەی دەردەبڕی کە پێی خۆشە سەردانی عێراق بکات. کەنیسەی کلدانی زیاتر لە جارێک بانگێشنامەی پێشکەش کردووە، هەروەها سەرۆک کۆماری عێراقیش بانگێشنامەی نارد. بە شێوە فەرمیەکەی سەرۆکی وڵات بانگێشتنامە ئەداتە قەداسەتی پاپا و ئەویش ڕەزامەندی خۆی دەرئەبری بەرامبەر بە ئەو یاداشتنامە و کاری لەسەر ئەکرێ. لەسەر داوای چەندین سەرۆکەکان چەندین بەرپرسەکان کە سەردانی ڤاتیکانیان کە داوایان کردووە. من ئاگادارم کاک نەچیربان و کاک مەسرور لە سەردانەکانیاندا بۆ ڤاتیکان بانگێشتنامەیان دابووە ئەوان و بالفعل خراپە پلانی خۆیان بۆ ساڵی 2020 بەڵام بەداخەوە بەهۆی کۆرۆناوە تەئجیل کرا. خۆشبەختانە لە هەفتی 12 2020 ڕاگەیاندرا 5/3 هەتاوەکو 8/3 2021 پاپا فرانسیس لە عێراق و هەرێمی کوردستان ئامادە دەبیتن. ئەم سەردانەی ئەو بۆ عێراق و بۆ کوردستان یەکەمین سەردانی لەو جۆرەیە لە مێژوودا. پێشتر هیچ پاپایەک سەردانی ئەم وڵاتەی نەکردووە. دەستنیشانکردنی ئەو شوێنانەی کە سەردانیان دەکات کارێکی زۆر زەحمەت بوو. دەکەوێتە ژێر پرۆتۆکۆلی تایبەت و پێوەر. اینجا ماوەکەشی کورتە. ئامادەکاری یەکەم پرایۆرتیەکە لەبەر تیمەکانی کە هاتوون مۆزۆی ئەمنیەتە، یەکێکە لە شتە سەرەکیەکانی کە ئەوان لەبەرچاوەنداناوە. دووش زروفی تەندروستی عێراق و ناوچەکە. بەڵام ئێمە وەکو کوردستان ئەو ئامادەکارانێکە کراوە، چ لە ئامادەکردنی شوێنی نوێش، چ ئامادەکردنی هاتنی بۆ ئەنکاوە، ئەو شوێنی کە تیا حەوێتەوە هەمووی ئامادەکاری بۆ کراوە بە شێوەیەکی گونجاو و ڕێکپێک. تیمی جودانە ئەو تیمەی کە عیلاقەی بە سکیورتیەوە هەیە، ئەو تیمەی عیلاقەی بە پرۆتۆکۆل هەیە، ئەو تیمەی عیلاقەی بە لۆجستیک هەیە، ئەو تیمەی کە تایبەتە بە ئامادەکردن لە بۆ نوێژ و سەردانە ئاینیەکان هەیە. طبعاً ئەو تیمانە هەموو کۆبوونەوە، پلانێک دانرا و پاش پلانەکە و پاش ئەوەی وەفدەکانی ئێرە ئەوانەی کە کار دەکەن لە چ لە هەرێمی کوردستان بی و چ لە بەغدا بیتن، ئەوانەی کار دەکەن لینکێک دروست بوو بە سەرپەرشتی ئێرە و بە ئاگاداربوونی ڤاتیکان بینی هەردوو تیمەکان کارەکە بەڕێوەچوو. بەڵام دووشت مۆزۆی کۆرۆنایە لەگەڵ وەزعی ئەمنی ناوچەکەیە. فەم دوو خاڵە بەڕاستی بکرێتە بەرچاوی خۆیان دانا و تیمەکانی سکیوریتی خۆیان لەبەرەوەی کە سەلامەتی پاپا و نانە کەسی زەرری پێ بگەێنێ لە هاتنەکەیە.
سواء في لە حکوومەتی ناوەند بێت یان حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها بە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ نووسنگەی ڕاگەیاندنی کورسی پەیامبەری لە ڤاتیکان هەموو هەوڵی خۆمان دەخینە گەڕ بۆ ئەوەی لەگەڵ هەموو ڕۆژنامەبانان و میدیاکان هاوکار بین و ئامانجەکەش یەک شتە دەمانەوێت هاوکار بین لە گەیاندنی ئەو پەیامەی کە سەردانەکەی پاپا فرانسیس هەڵگرێتی لەم سەردانەیدا بۆ عێراق ئەو پەیامەش کە دەوێت بیگەێنێ بریتیە لە ئاشتی ئامادەکاری بۆ قەداس ڕووداوە هەرە گەورەکەی ئەم سەردانەیە لە هەموو سەردانەکانی پاپا قەداسی ئاهەنگامێز کە دەکەوێتە کۆتایی سەردانەکە وەکو تاجە گوڵینەی سەردانەکە وایە بۆیە ئامادەکاری زۆری دەوێت بەهۆی پەتای کۆرۆنا ناچار بووین ژمارەی ئامادەبووان لە 30,000ەوە بۆ 10,000 کەس کەم بکەینەوە هەروەها هەندێک ئامادەکاریشان کە دەبێت ناوی هەمووان تۆمار کرابێ ئامادەکردنی برۆشۆر و ئامادەکردن بۆ خوێندنەوەی تەراتیلەکان و هەموو ئەوانە ئێمە وەکو جووقی یەزدان دووخت کە سەر بە ئەبرەشەی کلدانی هەولێرە ئەم جووقە ئێستا لە نزیکەی 78 کەس پێک دێ جگە لە ژەنیاریەکان کە ئەوانی 16 ژەنیارن و لەگەڵ ئێمە دەبن خەریکین تەراتیلەکان ئامادە دەکەین بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان پیشانی خەڵک و پیشانی پاپا و پیشانی جیهانیشی بدەین ئەمە بۆ ئێمە دەبێتە مای شانازی. خاکی عراق پیرۆز دەکات چونکە ئەو لە لای خودای گەورەوە پیرۆز کراوە کاتێک وەکو پاپا دەستنیشان کرا خدا خۆی ویستوێتی بگاتەوە پلە ئاینیە. یەکەم جار سەردانی پاپا لە پایتەختی وڵات دەست پێ دەکات. بغداد هي العاصمة عاصمة بەغدا پایتەختە پایتەختی دەوڵەتی فدراڵیە و بارگای پاتریارکی کلدانیش لەوەیە چاوی بە کاردیناڵ لویس ساکۆ دەکەوێت هەروە لە پێشوازیدا چاوی بە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران دەکەوێت پاش ئەو سەردانی کەنیسەی سەیدەت نەجات دەکاتن هەر لە بەغدا اللي في 2010 يعني تعرضت ساڵی 2010 لە کاتی قەداسی ڕۆژی یەکشەممە کوشتارێک لەو کەنیسەی ڕوویدا دووکاین و زیاتر لە 50 کەس لەو هێرشەدا بوونە قوربانی هەر لەو کەنیسەیە چاوی بە کاهینەکان و ڕاهیبەکان دەکەوێت. و ئێوارە خوانێک دەبیتن لە قەسری ریاسی کۆشکی کۆماری لەگەڵ سەرۆکی عێراق کۆ دەبێتەوە و دوای ڕۆژی دووەم سەردانی نەجەف دەکا چاوی بە ئایەتوڵڵا عەلی سیستانی دەکەوی گەورە مەرجعی شیعە لما يمثله حقيقة هذه الشخصية من لەبەرەوەی کەسایەتیەکی گەورەی خاوەن پێگە و گرنگە بەتایبەتیش کە لە زیاتر لە بۆنەیەکدا سەلماندوویەتی کەسێک کە دەتوانێت سەقامگیری بپارێزێ و هەر لەوێش بەڵگەنامەی هاوبەشی برایەتی واژۆ دەکرێت وەک تەواوکەری ئەوەی لە ئەبوزەبی دەستی پێکرد تا بتوانێت ئەو پەیامە بدات کە ئەم برایەتیە گشتگیرە و بۆ هەمووانە ئەویش لەخۆیە نامەیەکی گەورەیە بۆ مسلمانانی شیعە لە ناوچەکە وەسیقەیەکی سەلام هەیە تەوقیعەکە لە بین یەکتریە تاریخی ئەو وەسیقەیەش شتێکی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو عێراق و بۆ هەموو شیعی عالم. پاپا زۆر تەکید لەسەر ئەو شتە دەکاتن کە هەمومان براینە لە مرۆڤایەتی و یەکێک لە نامەکانی ئەو ئاخیرەی پاپا ئەوە بوو یان دەبی هەمومان برابین لە مرۆڤایەتی یان ئەوە تا یەکتر تەواو دەکەین نامینێن. هەر پاپایەک کە هاتیبی هیوای وابوو کە سەردانی ئەو جێیە بکاتن و پاپا فرانسیس کە بگاتە ئور لەوێندە لەگەڵ پیاوی ئاینی هەموو ئاینەکان کۆ دەبێتەوە و لەوێندەر نوێژ دەکاتن. باشە من سرم لەوە سوورماوە ئەمڕۆ کە حکوومەتی بەغدا بانگێشنامەی بۆ پاپانارد بۆ ئەوەی سەردانی عێراق بکات بیر لەو ڕێگەیە بکەنەوە کە لە بەغداوە هەتا ئور پێیدا تێپەر دەبێت لەو ڕێگەیە چی دەبینێ؟ ئامادەکاری ئەمنی و دروستکردنی ڕێگای تایبەت و ڕێگای زەمینی و ئاسمانی و هەموو ئەم شتانە تەواو بوون
ئەوە سەرباری ئامادەکاری لۆجستیکی و تەکنیکی لە ناو شاری ئور هەر لەو ستەیجەوە کە پاپا لە نزیک زەقورەی ئور گوتارەکەی لەبارەی ئاشتی و برایەتی لێەوە پێشکەش دەکات. لە ئور نوێژی هاوبەش دەکەن چونکە ماڵی حەزرەتی ئیبراهیمە و کاروانی باوەڕهێنان بە یەک خوددا لەوێوە دەستی پێکرد. شوێنێک بووکە کلدانەکان لەوێ بوون لەو ناوچێ بوون و تاریخی هەیە لەو ناوچێ قەداسەتی و شوێنی هەڵبژاتەوە کە بچێتەوێ. لە دووری نزیکەی 850 مەتر لە زەقورەی ئور کە بۆ سەردەمی کۆنی بابلی دەگەڕێتەوە هەر لەو ناوچەیە ماڵەکەی پەیامبەری خوددا حەزرەتی ئیبراهیم دۆزراوەتەوە کە هەندێک نەخشی تێدا بووە ناوی ئەبراهامی لەسەر بووە. وإبراهيم يمثل بالنسبة ئیبراهیم بۆ جووەکان و کریسیانەکان و مسلمانانیش وەک باوکە. ئەوەش خاڵێکی زۆر گرنگە کە هەمومان لە ماڵی باوک پێکەوە نوێژ دەکەین. باش ئەو دەگەڕێتەوە دیسان دەگەڕێتەوە بەغدا لە کەنیسەی لە کاتدرائیەی ماریوسفی کلدانی لەوێن دەر قداسەک دەکاتن. قەداسەتی پاپا دەیەوێت ئاراسی قسەکانی تەنیا بۆ کریسیانەکان نەبێت، هەر تەنیا بۆ کاتۆلیکەکانیش نەبێت، بەڵکو دەیەوێت پەیامێک بداتە هەموو گەلانی عێراق بە هەموو پێکاتە جیاوازەکانیەوە و دەیەوێت لە ڕێی ئەو قسانەوە ئاشتی بڵاو بکاتەوە و تکایەکی گەورە لەم گەلە بکات کە ئازاری زۆری بینیوە و بە هەموو چین و توێژەکانیەوە ئاستەنگی زۆریان بینیوە و لەم ساڵانەی ڕابردوودا بە قەیرانی زۆردا تێپەڕ بوون و ئەمەش لە کەس شاراوە نییە. بەپی ئەو جەدوەلی کە بڵاو کرایەوە کە بەدەستمان گەیشت حوتی مانگ دێتە هەولێر پاشان بە سێ هەلیکۆپتەر ئەچێتە مووسڵ. لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەکید سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران و لەوێن دەر چاوپێکەوتنیان لەگەڵ دەکاتن. ڕاحی زۆر المووسڵ سەردانی مووسڵیش دەکات بیر بکەنەوە کاتێک دەبینێت تەنیا یەک کەنیسەش لەلایەن حکوومەتەوە هەتا ئەمڕۆ نۆژەن نەکراوەتەوە و بەڕووخاوی ماونەتەوە. المووسڵ بالنسبة للمسيحيين مكانتها كبيرة. مووسڵ بەلای کریسیانەکانەوە پێگەیەکی گرنگیایە چ لە مێژووی کریسیانەتی و چ لە مێژووی عێراقدا. باندۆرێکی ئاینی و ڕۆحی دەبێت. لەبێژ لە ناوچەیەکدا کە کریسیانەکان هەمیشە بەشێک بوون لێی نوێژ دەکرێت. پاش ئەوەی ئەو لایە مووسڵ وێران بووە بەدەست درندەترین تیرۆریستانی دنیا کە داعشن لەوێ نوێژ دەکاتن لە بۆ هەموو شەهیدەکان نەیگوتیە تەنها لە بۆ شەهیدەکانی مەسیحیەت لە عێراقیان لە دنیا لە بۆ هەموو شەهیدەکانی ئەم وڵاتە نوێژ دەکات. راح يصلي في مكان ويخلي لەو شوێنەدا نوێژ دەکات مۆنومنتێکیش دادەنێ وەکوە بیرهێنانەوەی سەردانەکەی. ئەو شوێنە کە بە موسڵاوی پێی دەڵێن حۆشلبێعا چوار کەنیسەی هەر چوار تایەفە کریسیانەکەی تێدایە هەمووشیان ڕووخاون. في سهل نينوى هذا لە دەشتی نینەوە کە ساڵی 2014 بەرەو ڕووی زنجیرەیەک هێرشی داعش بووەوە دەچێتە بەغدێدای قەرەقوش و لەوێژ نوێژ دەکات. ئەم خۆشیەوە سەف ناکرێت چونکە ناڵێم ئێمەیان لە پێش خەڵکی دیکەداناوە نا بەڵام گردبوونەوەی کریسیانەکانی دەشتی نینەوە زیاتر لە قەرەقۆشە. ئەو زەختە مەسیحی کە لەوێ بوو لە دەشتینەوە کە کۆچیان کرد بەرەو هەرێمی کوردستان ئەو 138,000 مەسیحەیە بە مووسڵ و دەشینەوە ئەچێ سەردانی کەنیسەکانیان نەکات و سەردانی ئەو شوێنانەکە کە هەروەها داعش شتێکی داوە. دەستە کەنیسەی تاهێرە و چاوی بە پیاوە ئاینیەکانی وێندەر و بە خەڵکی وێندەر دەکەوی ئەوانەی کە لە زیاتر لە 2 ساڵ ئاوارەی هەرێمی کوردستان بوون و گەڕانەوە بۆ زێدوی باب و باپیرانی خۆیان پاش ئەوەی ناوچەکانیان لە دەستی داعش ئازاد کران. لەوێش خەریکن ئەم کەنیسەیە ئامادە دەکەن کە لەلایەن داعشەوە سووتێنرا بوو ئێستا پشتیوان بە خوددا نۆژەن دەکرێتەوە. یەکەکە لە جوانترین کەنیسەکانی عێراق لە بەغدێدا وێران کرابوو هەموو سوتا بوو لە بندستی داعش. ئێستا نوێ کرایتەوە بەدەستی مەسیحیەکانی ئەو شارە. قضاء الحمدانية اللي هي مركزها قەزای حەمدانیە کە سنتەرەکەی قەرەقۆشە
وەکو مۆزاییکی پێکهاتەکانی عێراقا سونە و شیعە و شەبەک و کورد و کاکەی و کریستیان و هەموو ڕەنگەکانی لەخۆ گرتووە. هەر بۆیە هەڵبژاردننی ئەم شوێنە کارێکی ژیرانە بوو. سەرەڕای پەتای کۆڕۆنا سەرەڕای ڕۆشینە لەباری ئاسایش، بەڵام جەنابی پاپا تەحەدای هەموو بارودۆخەکان دەکات و دێتە دیدارمان. لەم سەردانە مێژوویەی کە دەبێتە بەرەکەت بۆ هەموو عێراقیەکان بەگشتی و بە تایبەتیش بۆ کریستیانەکان. پاپا پیاوێکی سیاسی نییە و ئەهلی توندوتیژی نییە و بۆ ئەوە دێت لێرە خۆشەویستی بچێنێ، ئاشتی بچێنێ و هەموو ڕەنگەکان کۆبکاتەوە. دیدارەکە بەم ناوە دەبێت گەنجانی دەشتی نینەوە پێشوازی لە پاپا فرانسیس دەکەن. لەم دیدارەدا نزیکەی 800-900 لاو لە هەموو ناوچەکانەوە ئامادە دەبن. بێگومان زۆرینیان خەڵکی بەغدیدە دەبن. هەروەها ناوچەکانی دیکەش وەکو کەرەملێس، بەرتەلا، باشیک و تلکێف. یەکێک لە مەختوتەکان کە لە بندەستی داعش دەرهێنرا بوو پێشکەش بە پاپا کرابوو ئەو وەختی پاش 2014 ئەیگەڕێنتەوە ئەو کەنیسەیە دیسان. لە قەرەخۆشیشەوە ئەگەڕێتەوە بەرەو هەرێمی کوردستان بەرەو هەولێر بە ئۆتۆمبیل بەس بەلێ خوڕین نەکو بە هەلیکۆپتەر. دیارە مەقسەدێکیان هەیە لەوەی کەەوە ئەو ناوچێ ببینن بە تەفسیلی و بە زیاتر. کاتێک دێتە هەنێمی کوردستان شەقامی پاک و خاوێن و ڕێکوپێک دەبینێ، بنیاتنان و ئاوەدانی دەبینێ، شتی وا دەبینێ کە مرۆڤ دەتوانێت شانازی پێ بکات. دەبینێەوە حکوومەت خەریکە کەنیسەمان بۆ دروست دەکات، کەنیسەی بۆ کلدان دروست کردووە، کەنیسەی بۆ ئەرمەن دروست کردووە. بەهۆی ئەو سەقامگیریەی لە هەرێمی کوردستان هەیە و ئەو پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستان هەیە، پاپا زۆر نزیکە لە هەموو لە سەردانی سەرۆک مەسعود بارزانی چەند جارەی بۆ ئەگەر پاپا فرانسیس بیان ئەو پاپانەی کە پێشتر مەوجود بوون. سەردانی ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی بۆ لای پاپا، ئاخیر سەردانی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی بۆ لای پاپا فرانسیس و ئەو هەموو باسکردنەی لێرە پیاوانی ئاینی مەسیحی کە سەردانی ڤاتیکان دەکەن وان باسکردنی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان، باسکردنی سەقامگیری هەرێمی کوردستان و پێشکەوتنی هەرێمی کوردستان ئەوهای کرد پاپا فرانسیس تەنها لە هەرێمی کوردستان قداسێک بکاتن، نوێژێک بکاتن، زیاتر لە 10,000 کەس ئامادەی بیتن. سەردانەکەی بە قەداسێکی گەورەی ئاهەنگامێز لاولێر کۆتایی پێدێنێ. ئەمە مایەی خۆشحاڵیەکی زۆرە چونکە لە 50 ساڵی ڕابردوودا ئەو دیمەنانەی لە عێراقەوە پێشانی جیان دەدران هەمووی دیمەنی جەنگ و توندوتیژی و وێرانکاری و ملبلانێ بووە، دیمەنی کوشتن و تیرۆر و تەقاندنەوە. ئەمە یەکەم جارە دیمەنێکی ئاوا سەرسامکەر پێشانی دەرەوە بدات کە دیمەنی گردبوونەوەیە بۆ نوێژ کە کریسیان و مسلمان پێکەوە کۆ دەکاتەوە. لە ڕێوڕسمەکەدا ژەنیاری مسلمانیش بەشدار دەبوو. ساعات 4 بۆ ساعات 7 نوێژە لە یاریگای فرانسۆ حەریری شەید فرانسۆ حەریری لەوێ قەداسە بێت و پاشەوە گەڕێتەوە بەرەو بەغا. سەردانی پاپا بۆ هەر وڵاتێک لە هەمووی گرنگتر نوێشکردنە لەگەڵ خەڵک. هەمووتان بران ئەمە دروشمی سەردانەکەی و لە هەموو وێستگەکانی ئەم سەردانەدا بەرجەستە دەکرێت. کاتێک دێت یەکەم وشەکە دەیڵێت ئاشتی دەبێ، ئاشتی کە موسڵمانان دەیڵێن، کریسیانەکان داوای دەکەن. ئاشتی و برایەتی گرنگترین ئەو شتانن کە خودای گەورە دەیخوازێ. پشت بە خوددا سەردانێکی پیرۆزە، دێت ڕەوشی عێراق ببینێ، کریسیانەکان ببینێ کە چیان بەسەر هاتوو هەتاکەی ئاوارە بن. کارێکی زەحمەتە پاپا ببینیت، بۆیە کاتێک ئەو دێتە سەردانمان بەدڵنیاییەوە مایە خۆشحاڵیە بۆ هەمووان جەژنە. شانازی بەم سەردانەوە دەکەین، پشتیوان بە خوددا دەبێتە مایە خێر بۆ هەموو جیهان.
هیواخوازین بەم هاتنەی بارودۆخەکە بگۆڕێ و ئاشتی و ئاسایش بۆ وڵاتەکەمان بگەڕێتەوە. خدایە ئەم سەردانە شتێک لە ژیانی کریسیانەکان بگۆڕێت چونکە بارودۆخی کریسیانەکان لە عێراق زۆر زەحمەت بووە. کریسیانەکان هەندەدات بۆمانەوە کۆچ نەکردن. داوا دەکات لەسەر خاچی خۆیان و خاچی باپیرانیان بمێنەوە. ئەو دوروشمەی کە بۆ ئەم سەردانە بەرزی کردووەتەوە دەڵێت ئێوە بران و بە ئاشتی بژین. 100 سنة من اضطهادات وصعوبات. 100 ساڵ لە چەوساندنەوە زەحمەتی و ئاسەنگ 100 ساڵی تەواوە دەتوانی بڵێ چەند وێسگەیەکە. بێگومان ئەم سەردانە بۆ ئەوەیە کە تکا بکات کریسیانەکان بەشێکی ڕەسەنیان وڵاتەن. ئێمە وەکو ئیمانی خۆمان ئەم سەردانە بێتە سەردانێکی بەرەکەت بۆ ئێمە. ئەکید خێر و بەرەکەتی بەدوایە بێت. هیوادارین بە هاتنی ئەو ئاشتی بەرقەرار بێت لە هەموو عێراق نەکو بەس لە گەڕێمی کوردستان. ئەو چاوی لە ئێمەیە و ئەکید دەبی ئەمەش زیاتر ئاگامان لەو خاکە هەبیتن و کۆچکردنەکەمان کەم بکەینەوە. سەردانەکەی بەرەکەتێکی گەورەیە بۆ کریسیانەکان و بۆ هەموو ئەوانەی لە عێراق و لە کوردستان دەژین. ئەم وڵاتە هەر خوێن هەناردە دەکات. ئەو کە دێت داوای لێ ناکەین ململانەکان بە یەکجاری نێهێڵێ. نەخێر تەنیا دەمانەوێت چاوی هەموو خەڵکی جیهان ئاراستەی عێراق بکات. ڕەنگە دەنگی پاپا کاریگەری لەسەر داهاتوش هەبێ و جەپەنجەی لەسەر بەدیهاتنی هاودەنگی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی لە عێراق هەبێ. کەسایەتیەکی وەکو قەداسەتی پاپا فرانسیس کە بەلای ئێمەوە وەکو کریسیان مانایەکی ڕۆحی هەیە، خەلیفەی قەدیس پەترۆسی دامەزرێنەری کەنیسەیە کە حەزەتی مەسیح ڕای سپارد بوو ئەم کەنیسەیە دامەزرێنە. ئەمە مانایەکی قوڵی ڕۆحی بۆ ئێمە هەیە وەکو کریسیان، نەک تەنیا لە عێراق بەڵکو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئێمە پشتمان بە قسەکانی گەرمە و زۆر هیوامان بەو شتانە هەیە کە قەداسەتی پاپا لە عێراق دەیان کات کە بێگومان دەبێتە هاندەر بۆ مانەوەی کریسیانەکان لە عێراق و مانەوەیان لەسەر باوەڕی خۆیان. ئەم سەردانە گرنگیەکی زۆریش بابوونی کریسیانەکان و مێژوویان لە وڵاتە دەدات. ڕەنگە زۆر کەسە بن هەر نەزانن مێژووی کریسیانەکان لە عێراق 2000 ساڵە. خەڵکی جیان لە گۆشەیەکی دیکەوە دەمانبینن. گەلێکی داهێنەر کەوزەیەکی یەکجار زۆری تێدایە بۆ داهێنان. گوناهە ئەوها بە فیڕۆ بچێ. گەنجانێکی پڕ کە دەکرێت ببنە بنچینەی بنیادنانی ئایندەی ئەم وڵاتە. كفي اضطهاد، كفي علاء، كفي بكتشة لبس أسود وقهر وخوف تمشي وتتلفت اللي يكون وراك واحد راح يضربك كاتب صوت. الحمد لله كردستان ما موجودة بس اكو ناس تريد تأدي البلد بهاي الصواريخ وضربوها. الله يشيل ايديهم ان شاء الله. إن شاء الله ما تتكرر يا ربي. يا رب اجعل العراق آمن كله يا رب. مايه وأرضه وترابه وأولاده جوامعه وكنايسه دور العبادة.